خێزانێکی بەنگلادیشین بۆ کاروژیان هاتوونەتە سلێمانی و زیاتر لە 14 ساڵە لێرە دەژین. وەکو خێزانی حەزەکەن لە کوردستان بمێننەوە؟ کوڕەکەی ناو ڕێژوان کە ناوێکی کوردیە و زۆر بەڕوونی بە زمانی کوردی دەدوێن. هێندە کوردستانیان لا خۆشەویستە ناتوانن بگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان. شەکەم و دایک و باوکم هەموومان لێرەنی تر ژیانمان لێرە گەورە بوون لە مەکتەبین. من لە پۆلی دام خوشەکەم لە پۆلی 12ەیە. تر 14 ساڵ نەچوین بۆ بەنگلادێش. تر ژیانمان لێرە گەورە بووین. تر ژیانی لێرە ژیان و تر نازانین بەنگلادێش چۆنە. تر حەزمان ناکەن بڕۆینەوە. تر حەزەکەن لێرە بیمێنەوە و ژیانمان لێرە گەورەکە. تەنها ئەو خێزانە بەنگلادیشیە نین کە ماونەتەوە و نەگەڕاونەتەوە وڵاتی خۆیان، بەڵکو زیاتر لە 5,000 کەسی بیانی لە سلێمانین و لە وڵاتانی نیپاڵ و بەنگلادیش و ئەفریقا و هیندستان و غانا و کینیا و چەندین وڵاتی دیکەوە هاتوون. هەروەها لەم ساڵدا 13 کەسیان بەڕوودا و نەخۆشیە جۆراوجۆرەکان گیانیان لەدەستداوە. لە کوردستان ئێستا لەسەر 30,000 کرێکاری بیانی هەیە بە هەموو جنس و ڕەگەز و وڵاتانەوە. پێشتر کە مەسەلەی کەرنتینە و وەزعی مەسەلە هاتووە هەڵاوسانی دارایی دروست بوو، هێنانی کرێکاری بیانی کەمتر بووە. بەڵام ئێستا لە 2021ەوە وردەوە دەکراوەتەوە کرێکاری بیانی دێت لە نیپاڵ بەتایبەتی لە وڵاتانی ئاسیا و بەتایبەتی ئەوانی غانا و کینیا ئەم وڵاتانە دێن بۆ ئێرە هاتنەکە بەردەوامە. لە هەرێمی کوردستان 30,000 کرێکاری بیانی هەیە کە زیاتر لە 5,000یان لە سلێمانیە. بەڕێژەی لە 30 کرێکارەکان ژنانن. لە پیاواندا کرێکارانی بەنگلادیشی پلەی یەکەم داگیر دەکەن و لە ژنانیش کرێکارانی ئەفریقی. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.